کەمتر لە مانگێکی تر لە سەرتاسەری عێراق بە هەرێمی کوردستانیشەوە پرۆسەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام دەدرێت. هاوڵاتیان و چاودێرانی سیاسی هەمیشە ڕەخنە لە دوو حیزبی دەسەڵاتدار دەگرن کە تاوەکو ئێستا نەیانتوانیوە هیچ دەستکەوتێکی گرنگ بۆ کورد بەدەست بێنن لە کاتێکدا ئەو دوو حیزبە زۆرترین ئەندامیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەبووە. کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دەڵێت بەهۆی باڵادەستی حیزب بەسەریانەوە ئەندامانی نوێنەرانی عێراق دەست بەسراو دەبن لە بەردەم کارکردن بۆ هاوڵاتیانی کورد لەو نێوەندەشدا کار بۆ بەدەستهێنانی دەستکەوتی شەخسی و حیزبی دەکەن. ڕێژێکی زۆری پەرلەمانتارەکان پەرلەمانتاری هەردوو پارتی دەسەڵاتدارن کە دیارەوەنشیان بەکاریانەوە بۆ پسڕینەوە بەدەستهێنانی مەکسەبی سیاسی و دارایی و مەرامی تایبەتی حیزبی و کەسی و شخصی خۆیان نەک بۆ خەم و پێداویستەکانی هاوڵاتیان نەک بۆ بەدەستهێنانی شایستە دارایەکانی هاوڵاتیان بەڵکو دایمان لە خەمی تاچی خۆیان لە خەمی پارتی خۆیان بوون. دەبێ هاوڵاتیانی خەڵکی کوردستان هاونیشتیمانیان بەو پەڕی حەماسە بچن سەر سندوقانی دەنگدان بۆ سزادانی بۆ ئینتیقام بۆ تۆڵەکردنەوە لەو پارتە دەسەڵاتدارە بێڕەحمەت دەتوانن بەو دەنگە دلێرەی خۆیان کە ئاسانترین کار باشترین هەڵوێست بەڕێزترین هەڵوێست باشترین کارێکە دەیکەن دەتوانین ئینشاڵڵا ئەو دوو پارتە دەسەڵاتدارە سزا بدەین و ئینشاڵڵا مافی هاوڵاتیان بجێڕینەوە لە ئەنجومەنی نوێنەران. شارەزایەکی یاسای نێودەوڵەتیش ئاماژە بۆ ئەوە دەکات لە ماوەی 27 ساڵ حکومڕانی تا ئێستا دەسەڵاتداران نەیانتوانیوە دەستورێک بۆ کورد لە ژێر چەتری یاسادا دابڕێژن. ئەدای پەرلەمانتارانمان وەکو پێویست نەبووان نەک هەر نەیانتوانیوەکان پێگەی هەرێم لە بەغدا بەهێز بکەن و هەروەها مافە دەستوری یاسایەکانیش بۆ هەرێمی کوردستان چنگ بخەن بەڵکو پێچوانەوە بەغدا بۆتە زمینەیەکە بۆ ئەوەی کە زیاتر نێوماڵی کورد لەوێن دەرش زیاتر شپرزە بێتن نێوان فراکسیۆنەکاندا درز و قلیش و کلێن بکەوێتە نێوانیان بە شێوەیە کە بەردەوام لەکتریان خوێند و بەردەوام پشتیان لەکتری کردووە و تا ئاستێکی گەشتۆتە ئاستێکە بەڕاستین وای لێ هاتووەکە پێگە و سەنجی کوردیان لە بەغدادا لاواز کردووە. ئەدای پەرلەمانتارانمان وەکو پێویست نەبووان نەک هەر نەیانتوانیوەکە پێگەی هەرێم لە بەغدا بەهێز بکەن و هەروەها مافە دەستوری یاسایەکانیش بۆ هەرێمی کوردستان چنگ بخەن. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس هەلێکی زێڕین بۆ کورداتە پێش بۆ ئەوەی بتوانێت بەشدارێکی کارا بێت لە بەڕێوەبردنی پرۆسەی حکومڕانی لە وڵاتەدا. هاوڵاتیانیش چاوەڕوانی ئەوەیان لە پارتی وێچێتی دەکرد بە ناردنی نوێنەرانی کورد بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق مافی میلەتێکی چەوساوی ژێردەستی ڕژێمێکی بەحسی ڕووخاو لە عێراقی نوێ وەربگرێتەوە بەڵام دوو حیزبی دەسەڵات نەک هەر نەیانتوانی مافەکان وەربگرنەوە بەڵکو نەیانیشتوانی ڕێگر بن لە بەرامبەر بەدەستەوەدانی سەدا پەنجاویەکی خاچی کوردستان. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.